تۆ وەکو سەرپەرشتیاری یاریگای خالی کاکەم ئەم ڕۆنە چییە لەم بیرایە و کەی هەستان پێ کردو و ئەوە ڕۆنە یاخود نەوتە؟ سەرەتا بەخێرانتانەکەم من وەک سەرپەرشتیار و چاودێری یاریگای خالی کاکەم نزیکی زیاتر لە مانگێک دەبێت بیری یاریگاکەمان تێکچوو بوو. ڕەڵاڕاستیشە ئێمە بۆەوەی کەوا لەناو یاریگاکەمانە سەوزایەکی زۆر هەیە، بۆیە پاش ڕاوێژکردن لەگەڵ ئەندامانی یانەی وەرشی شارەزور و سەرۆکی یانە داوام لێکردن کەوا لەبەر سەوزایی ئەو یانەیە ئەو یاریگایە هەڵسین بۆ چاکردنەوەی دینەوەی ئەو یاریگایە بۆەوەی خراپبوونی دینەوەی یاریگاکە. باش ئەوەی کە ئێمە دوێنێ هەستاین لەگەڵ کەسانی شارەزا و لە بواری بیردا هەستاین بە دەرێنانی بیرەکە، ئەسمان کرد کە بیرەکە زۆر زۆر چەورە و ئیشەکەی تیادا نەیەکرا. دواتر تیمێکی شارەزا لە سلێمانیەوە هاتن لە بواری بیرە. بیرەکە چەند مەترە و سەرەتا کە خەرتاسەکەی ناویتان دەرهێنا چۆن بوو؟ بەنزیکی نازانی چەند مەترە، بەڵام ئەوەی کە پرسیارمان کرد بێ و کەسانی پێشتر لە سەرم یاریگایە بوون نزیکی 120 بۆ تا 160 مەتر بووە. ئێمە تا 120 مەتر دوێنێ داغڵ بووین، بەڵام ئیتر لە ڕاستیە چاوراوێکی زۆر هەبوو لە ناو بیرەکەیە. دواتر ئەو تیمە هەستان بە پاکردنەوەی ئاوەکە، بەڵام لە ڕاستیە ئێمە تایسە نازانین ئاخود ئەمە ڕۆن و نەوتە بەردەوامە بێت یاخود ئەوەکو وانی تر شتێکی سوورچی و ئاساییە. ئەو ڕۆنەی ئەو ڕۆنە نەوتە هەرچیەکە ئەوەی کە هەیە بۆنی هەیە و ڕەنگی چۆنە ئێوە تا چەند بەزارکەران ئەگەر خۆتانی سەر لێرەوە نزیکەوە سێکەن بە تایبەتی لە دوکانێکی نەوت و گازایی، ینی بۆنێکی زۆر یەکجار زۆری هەیە و من شارەزایکی ئۆتۆمانی لەو بوارەدا هیوادان کەسانی شارەزا وانی کە لەم بوارەدا مختصن بێنە پێشەوە و کێتان ئاگادار کردوتەوە لە حاڵەتەکە کە ساتووە بەدەمتانەوە ئایا ئەم بیرە ئێوە سوودی لێ ئەبینن لە داهاتوە یاخودنە؟ وەڵایی وەکوەوەی کە تا ئێستا ئەمە ڕاستی ئەمە لێ تازە ئەمینە بڵاو بۆتەوە ئێمە بە ڕووداویان هەواڵێک ڕاستیامە لە کەسمان ئەگەدار نەکردووە، بەڵام ئێمە سوپاسی ئەمانێ سوپاسی دارێ ئەو کاک ڕەمەزان و شارەوانی و هەموو کەسانە بکەین بەدەمانەوە بوون لە کاتی تێکچوونی ئەم پیرەیە بەردەوام ئاویان بۆ دابین کردوین. ئیتر دواتر ئەوەی کە ئێستا ئەیبینن نازانین چی ڕۆدا، هیوادارین ئەمە ببێتە ڕێگایەک بۆ بەرەو پێشوونی یانەکە و کەم و کۆتیانی کە لەم یاریگا هەیە چارەسەر بکرێت.